که ئەمە چەند دەفتەرێکی دۆلاری کاسر کرا باڵای منیش دەبێت کە سینە ئەپلیکیشنی بۆ مستەقلایە سالی پێوە بیرۆی ئێمە لە دنیای داعوە و بانگەوان زاوەکو موسڵمان پێویستە هەموو ڕێکار و ئامرازێ بگرینە بەر بۆ بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام. یەک لەو ڕێکارانەی کە بووە بە بابەتی سەردەم و وەکەوترێ هەموو کەس پێیەتی بریتێ لەم ئامێر و ئالەتانەی کە هەیە دەستخۆشیمانێ بۆ ئەو برایانەی کە ئەم ئەپەیان ئامادە کردووە خوای پەروەردگار لێیان قبول کا و موفەق و سەرکەوتویان کە و ئامۆژگارین بۆ هەموو دایک و باوچێکەوەیە کە زۆر ئاگای لە مناڵەکەی بێ بە تایبەتی لە بواری میدیا و بواری شاشەوەی کە من ناوم ناوە شاشە بۆی هەمووی بگرێتەوە. هەروها بۆ گەنجانیش بە تایبەتی گەنجانی مزگەوت و نوێژخوێنەکان حەقی خۆیەتی کە لەم ڕێگەیەوە بتوانن هەم خۆیان پەروەردە بکەن هەم گەنج و لاوەکانی دەوروبەریان پەروەردە بکەن و ئەم جۆرە ئەپانە بڵاو بکەینەوە بۆ ئەوەی کە ئاینە جوانەکەی ئیسلام بە هەموو شوێنەکە بڵاو بێتەوە. ئەپلیکیشنی ئیسلامیە ئەپلیکیشنێکە کە تایە محاولەمان کردووە ئیسلامی ڕەسەن بگەێنین لە ڕێگەی تەکنۆلۆژیای مۆدێرنەوە کە ئێستا هەیە. لەناو ئەپلیکیشنی ئیسلامیایە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە ئەکرێت ئەم ئەپلیکیشن لەسەر هەردوو جۆری مۆبایلی ئەندروید و iOS دا بەزێنرێت بە خۆڕایی و بە چەند زمانێک بەردەستە لە ئێستا زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بۆ زمانی کوردی هەموو ئاس و مەرحەلەکانی کراوەیە و بە خۆڕایی لە بەردەستی بەکارهێنەرانی بەڕێزایە. لە هەمان کاتە ئەم ئەپلیکیشنە چەند تایبەتمەندێکی تریتیایە کە تایە بە ڕێگەی پرسیار و وەڵام چەندین شێوازی پرسیار و وەڵام بە نزیکەی 106 قۆناغی تایە و لەناو هەر قۆناغێکا کۆمەڵێک باسنەی تایە 3500 پرسیاری تا تەرجمە کراوە فراهەم کراوە بۆ بەکارهێنەران هەتاوەکو بتوانن سوودێکی باشی لێ ببین و لە ئاسی معریفیان بچێتە پێشەوە و لە هەمان کاتیشە ڕێگەیەکی سەرگەرمیە بۆ ئەوەی کە بەکارهێنەران بتوانن کاتێک خۆش بەسەر بەرن لە کاتی بەکارهێنانی ئەپلیکیشنەکەیە. لە هەمان کاتا چەند تایبەتمەندێکی تریتیایە وەکو پێشبڕکێ چەند هاوڕێک بێکەوە ئەتوانن پێشبڕکێک بکەن بۆی کە ڕۆم دروستەکەن بە شێوەیەکی وەهمی ئەم ژوورانەکرێ هاوڕێکان یەکتری ئاچکەنە ناوە و دەستکەن بە پێشبڕکێکردن کێ زۆرترین وەڵامەکانی ڕاست بوو لە کەمترین کاتە وەڵامیە بۆ ئەو کاتە ئەو کەسا بێتە یەکەم. لە ئێستاە بۆ کوردستان بۆ کوردانی کوردستان بەڵێ هەمووی بێبەرامبەرە بە نزیکەی 35 کەس کاریان تیا کردووە و بەرهەمی ئەتوانم بڵێم 3 ساڵە بە 3 زمان بەردەستە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و لە داهاتووشە بەرنامە وایە چەندی زمانی تری بۆ زیادکرێشەوە. لە ئێستاە ئەوەی کە هەیە تەنها بۆ تەمەنی 6 ساڵ و بەرەوسەرەوەیە 6 ساڵ هەتا 13 ساڵ ئەبێ لەژێر چاودێری دایک و باوشە بەکاری بێنێ لە 13 ساڵ بەرەوسەرەوە خۆیان ئەتوانن ئەپلیکیشنەکە بەکاربێنن و سوودمەند بن. سڵای خواتانە بتەمە مۆبایل و ئایپاد و کۆمپیوتەر ئێستا بۆتە شتێکی زەرورەت لە ماڵەکانە و لەناو ئەوانیشە ئەپلیکیشن ئێستا بەکاردێت لەلایەن دایکان باوکان هەندێک جار لایەن ماڵەکانە. ئێمە لەگەڵ کۆمەڵی ئەزیز و خۆشەویستە هاتوین باوەی کە ئەپلیکیشنێک دروستکەین بە تایبەت بۆ منداڵ بەڵام لەوانیش باشتر و چاکتر بتوان بڵێن بۆ خێزان و خانوادە. ئەم ئەپلیکیشنە کۆمەڵی زانیاری پەروەردەیی تێدایە زانیاری ئاینی تێدایە زانیاری معریفی و ڕۆشنبیری تێدایە و کۆمەڵی زانیاری تێدایە بۆ ڕێکردنەوەی ئەو ڕەفتارە هەڵە و پڵانی کە زۆر جار منداڵ لە ژیانی دەیکات چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ خۆی لەگەڵ ڕێگەزی بەرامبەر لەگەڵ خێزان لەگەڵ خانوادە بەتەم ئەپلیکیشنە داتا بە منداڵەکە دەدات بابەتەکانی بۆ ڕاستەکاتەوە هەڵە و پەڵەکانی پێ دەڵێت تێستی دەکات و ئەم یەکێ لەو ئەپلیکیشنانی بڵێن یەکێک لەو زانیاری خۆشانی لە ئەپلیکیشنە هەیە ئەوەیە کە پێشبڕکەی تێدایە منداڵەکە هەست دەکات دەگری وەرگرتووە ژمارەی وەرگرتووە ئاستی بەرز بۆتەوە ئەمە بە شێوازێکی معرفی و ڕۆشنبیری دڵنیام چێژبەخشە و دڵنیام زانیاری و خۆش بە منداڵەکە دەدات و کار ئاسانیی زۆر باشە بۆ دایک و باوکە لە جیاتی مۆبایلی ئەداتی و نازانێت بۆچی بەکارێنێ لە ڕێم ئەپلیکیشنەوە بزڵبت ئەزانێت بۆچی بەکارهێناوە و چەندێ بەکارهێناوە و چەند لیڤڵی بڕیەوە و تەنانەت منداڵەکەی لە چی بوارێکی عەقیدە یان ئاین یان فەرموودە یان هەر بابەتێکی ترە لاواز و زەعیفە بۆی لە داهاتووە کۆڕ و سیگنال و چالاکی بۆ ڕێکخات.